من نام دڵشاد ڕزاق ڕسوڵە ناسرام بە دڵشاد کاوەنی خەڵکی شەقڵاوەم دیارە کتێب لای من سەرەتای ئەزمونکردنی ژیانە واتە هەر لە سەرەتای منداڵیمەوە لە نێو کتێبخانەیەکەوە گەورە بووم ئیتر ئەدەب لای من بوو بە خەون و خولیایەکی گەورە کە ژیانی خۆم تێدا بینیوەتەوە. دیارە وەکو ئەو ڕۆژنامە فەڕەنسیەی وتی زۆربەی گەلی کورد شاعرن بەداخەوە شەنسی ئەدەبیاتی کوردی ئەوەیە بەهۆی ژینگە و سروشت و مەینەتەکانی کاتێک کە کورد بەسەری داهاتووە هەمومان بە شعرەوە دەست پێ دەکەین. من خۆم بەڕاستی سەرەتا کۆمەڵێک کتێبێکم هەبوو بە ناوی کۆمەڵێک شعر دواتر دەستم بە چیرۆک کرد واتە ئەو من زیاتر لە نۆ کتێبم نووسیوە کتێبەکانیشم پێک هاتووە لە کۆمەڵە شاعر شانۆنامە کۆمەڵە چیرۆک ڕۆمان کتێبی فکری و فەلسەفی و هەروەها لە بواری پەرەپێدانی مرۆیە لەم نۆ کتێبە تا ئێستا بەداخەوە بەهۆی بارودۆخی دارایی چونکە لە وڵاتە نووسەر هیچ لایەن و پاڵنەرێک نییە بۆ ئەوەی دەستی نووسەر بگرێت تەنانەت خودی خوێنەریش نەبۆتە هۆکاری ئەوەی کە نووسەران بتوانن لە ڕێگەی قەڵەمی خۆیانەوە تەنانەت بتوانن ئەرچی چاپکردنی بەرهەمەکانی خۆیان بگرنە ئەستۆ. من بەداخەوە تا ئێستا تەنیا کۆمەڵە چیرۆکێک و ڕۆمانێکم بە چاپ گەیاندووە هەروەها ئێستا لەم نزیکانەش دوو کتێبی دیکەم لە بواری پەرەپێدانی مرۆیی لە چاپن و دوو کتێبی دیکەشم کە لە بواری فکر و فەلسەفە و بابەتێکی ڕخنەی ئەدەبیا لە مایۆکی نزیکدا ئینشاڵڵا ئەوانیش بەنیازن دەستگایەک کولفەی دارایی بگرێتە ئەستۆ بۆم بە چاپ بگەێنێت. دیارە ڕۆمانی بەڕێگاوە وەک یەکەم ڕۆمانی سادستی ماسۆخزمی کوردی بۆ یەکەم جار لە مێژووی ئەدەبیاتی کوردی نووسرایەوە. ئەمە خاڵی دەستپێکی گرنگی ئەم ڕۆمانە بوو چونکە بەر لە ڕۆمانی بەڕێگاوە هیچ ڕۆمانێک ژانرێکی بە ناوی سادستی کوردی لە ئەدەبیاتی کوردیدا بوونی نەبووە. بۆیە خۆشبەختانە لە سەرەتایی بەر لە چاپبوونی ڕۆمانەکە لەسەر ئاستی ڕاگەیاندنی ناوەندی جیهانی فارسی و عەرەبیدا ڕنگدانەوەی و دەنگدانەوەیەکی گەورەی بەدوای خۆیدا هێنا. بۆ نمونە لە کەناڵی BBC فارسی و BBC ئینگلیزی هەروەها ڕۆژنامەی هەمشەهری فارسی و سەبع نیوسی تونوسی و هەروەها سەبع جەدیدی عراقی بە گرنگیەوە باسییان لە بڵاوبوونەوە ڕۆمانێکی سادستی کوردی کرد کە بۆ جێگەی گرنگی ناوەندی ڕاگەیاندنەکان. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە بەڕاستی لە وڵاتی ئێراندا من وەکو نووسەرێکی کورد یەکەم نووسەری کورد ناوم چۆ نێو فەرهەنگی واژاپی فارسی کە خۆی لە 21 فەرهەنگی فارسیدا دەبینێتەوە و لێکدانەوەی بۆ نزیکەی 1 ملیۆن وشەی فارسی کردووە. بەڵام لەوێدا پێویستم ڕاستیە بڵێم هەمیشە ئێمەی کورد گرنگی و بایەخ بە نووسەرانی خۆماڵی نادەین ئەوەندەی بە دوای نووسەرانی جیهانی لە ڕێگەی وەرجێڕانەوە یاخود تواناکانیان هەڵبسەنجێبین. ئەوە بوو بەڕاستی لە ئێرانەوە زیاتر لە ڕێگەی تۆڕەکانی ویکیپیدیا ویکیواند و ئەوانە هەوڵی گۆڕین نەژادی منیاندا کە من وەکو نووسەرێکی فارس ناسیندرام. ئەمە ئەوە بوو دوجار بۆ هۆکاری ئەوەش کە دکتۆر پدرۆ خۆسێ ئەندامی پێشووی پەرلەمانی ئیسپانیا کە بۆ ڤیستیڤاڵێکی ئەدەبی جیهانی بە ناوی ئەدەبی بێگانان کە زیاتر ڕۆمانی کەمەنەتەوەکان بوو لەوانە ڕۆمانی ئەمازیغی ڕۆمانی فارستی بە ناوی ڤیستیڤاڵی کۆمبڵتنستی کە زانکۆی غڕناتە ئەنجامیدا بوو لە سەرەتای مانجی یەکی ساڵ 2022 وەکو یەکەم ڕۆمانی کوردی وەکو یەکەم ڕۆمانیسی کوردی من بە ڕۆمانی بەڕێگاوە بەشداری ئەم ڤیستیڤاڵەیم کرد. ئەوەی کە بۆ من جێگەی خۆشحاڵیە لە زانکۆکانی سۆران سەلاحەددین مەغموود چەندین توێژینەوە لێکۆڵینەوە لەسەر ڕۆمانی بەڕێگاوە کراوە ڕەنگە لە 2 ساڵی ئایندا ئەهمیەت و گرنگی ئەم ڕۆمانە لە ئەدەبیاتی کوردیدا جێگای پەنجەی خۆی دەربخات. ئەوەی ڕاستیبی لایەنی دووەمی ئەم ڕۆمانە کە گرنگی ڕۆمان و باەخ ڕۆمانەکە دەکات ئەویش ئەوەیە کە پێی دەڵێن ڕۆمانی سادستی ماسۆخیزمی. ئایا
ئێمە پێویستە بزانین ڕۆمانی سادستی چییە؟ ڕۆمانی سادستی ئەو ڕۆمانانن کە بەڕاستی لە مێژووی ئەدەبیاتی جیهانیشدا زۆر کەم بەلایدا دەچن بۆ هەمیشە لای ئەمریکاییەکان ئەو کەسانی لەو بوارە کە دەنووسن وەکو ڕۆمان نووسە پەرگیرەکان سیر دەکرێن بۆ سەرەتای دەبێت بزانی سەرەتای دروستبوونی سادستی چییە؟ سادستی واتە چێژبینین لە خوێن یان خۆگرتن ئولفەتگرتن بە ئازار و ئەشکەنجەدانی بەرامبەر. ئەوەی دووەم مەسەلی ماسۆخیزمیە. ماسۆخیزمی کە ناسراوە بە لیبۆن فۆن زاخر ماسۆخیزم. ئەم پیاوەش کە خۆی دکتۆری دەروون ناز بووە باس لە ماشۆزیەت دەکات ئەوەی کە پێ دەڵێن ئینحرافی سێکسی لادانی سێکسی واتە چێژبینین لە تونند و تیژی ئەنجامدانی سێکسی. ئەم دوو نەخۆشی دەروونی سەرەکین کە ڕۆمانەکان ئەو ئاراستەیە دەگرێت کە تێیدا کوشتن و پارچە پاکردنی مرۆڤ و خواردنی گۆشتی مرۆڤ لە نێو دەقی ڕۆمانەکاندا کە بە تونند و تیژی دەناسرێن. واتە ڕۆمانی سادسی دوو مەرجی سەرەکی هەیە کە لە فرانسۆ دیسادەوە وەرگیراوە ئەویش کە پێی دەڵێن تەلاقدانی ئاین و هەروە تەلاقدانی یاسا واتە پێشێلکردن یا خوشکاندنی هەردوو پێوەرەکە. بەڵام من هەرساوم بە جۆرێکی دیکە بەرجێکی کوردانم کردوتە بەر لەگەڵ کۆمەلگەی کوردی ڕەخساندومە بە جۆرێکی تکە توان بڵێن یەکەم جارە پێناسەی سادسی بۆ نێو ڕۆمانی کوردیدا ئەکرێت ئەویش ئەکرێ بڵێن لە ڕێگەی ڕۆمانی بەڕێگاوەدا بڵاو کراوەتەوە. ئەوەی ڕاستی بێ من هەمیشە قسێک هەیە و دووبارە دەیڵێمەوە کە زۆر بەداخەوە ڕاگەیاندنی کوردی بە تایبەتی ئەو ڕاگەیان نەستەمکارە دەسەڵاتداری کە کار لەسەر سیستەمی بەگەمژەکردن و ستەمکاری کۆمەڵگەی کوردی دەکات هەمیشە کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک خەڵکی بچوو گەورە دەکات پەروباڵیان بۆ دروست دەکات بۆ هەروها کۆمەڵێک نووسەری ڕاستەقینەش هەن پەروباڵیان دەشتێنێت. من خۆم بەیەکێک لەوانە دەبینم کە بەداخەوە ئەوەندەی فارز ئەوەندەی کە عەرەب شانازیم پێوە دەکات بەڵام لە نێو کووردا بەدەستی ئەنقەزیان بە هەر جۆرێکی دیکە بێ پەروباڵم دەچێن بۆ ئەوەی لە ڕێگەی نووسینەوە نەتوانم بەرەو ئاسمانێکی ڕۆشن هەڵفڕم. من گلەی یەکەم بەڕاستی لە سیستەمی وڵاتداریەتی هەیە کە خۆم یەکێک لەوانە دەبینم کە بەڕاستی حکوومەتی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست دەستمان ناگرێت بەڵکو دەستمان دەگرێت. وەکو خوێنەریش ئەوەی ڕاستی بێ هەموو نووسەرانی کورد گلەیەکی زۆریان لە خوێنەری کوردی هەیە بەڵام من هەمیشە پێم وایە نووسەران دەبێن بە جۆرێک بن کاتێک کە دەنووسێت لەسەر باڵەخانەیەکی 50 بیێت. خوێنەر دەبێت لە خوارەوە سەری بەرزکاتەوە بۆ ئەوەی نووسەر بمێنێت. نووسەریش دەبێت سەری شۆڕکا بۆ خوارەوە بۆ ئەوەی بزانێ خوێنەرەکانی چێن.